وەختان ساق و سەلامەت بن. یارانە ئاخێزە کوردەوار سربەخۆ دەبێت لە گرنگیە ئەم بڕحە و دەورانە کەوان تەیە و ئەم دەورانە تاریخسازە و مێژووسازە تێبگەن و ئەمە ئاخێزە کوردەوار سربەخۆست کە ڕەحبەریەتە قیامە مردم ئەکا. مردم یعنی ئەوانەی کە لە پۆزیشن نین، مردم یعنی ئەوانەی کە لە وەزعیەتە کنونیە ئێستائیە هیچ پێناسەیەکیان پێ نادرێت. ئینسانگەلێکن کە لە ماهیەتە ئینسانی خۆیان و دوور خریاگنەوە لە دەسەڵاتە خۆیان و لە کەرامەتە خۆیان، لەزا لە ژێرە مەجموعەیە قەومی و قەبیلەیی و زوانی و پوزیشنی و شغڵیە جێگە ناگرن، دەستەئی و ڕستەیە جێگە ناگرن. ئەو ئەهەمیەتەی کە ئێوە ئێشێ بیزانن و پێیبوون پێی ئەمەسە کە دەوڵەتە ئێرانی دوچارە مەرگە سیاسی بووگە. نەحلەیە حەکە تاریخیە سەرزەمینە کوردان بە واسطەیە ئەندێشەیە ئیسلامی بەڕەگە شێعەگەریوە بە شعبەدەبازیە مەسئلەیەک بەناوە شعوبیە تەحتەناوە جگێکردنەوەیە پەیکەرە عروبە لە ئیسلام، ئەو ئیسلامی کە ظاهرەن تەحتەناوە ئەم تاریخە بە هیممەتە محەممەد و پەیکەرە عروبەتە کە ئیسلاما تێکەڵەکرێت بە شعبەدەبازیە نظامە سوڵتەیە جەهانی و بە هاوردنە دەرەوەیە تەشەیوع لە ئاستینیا قرار بوو کە ئەن عنسرە ئێرانیەت جسمە عەرەبیەت لە ئیسلام بسێنێت و ڕۆحە ئیسلامیەت لە ئانە خۆی بکات. بۆیە تەڕاحی جعلێکی تاریخیەکەن بەناوە جنبشە شعوبیە کە ئەمانە ئیسلام بوون لە قەومی بوون دەرتێرن و لەزا ئەوێسنە سەرە ئەووەڵین هەیکەلە عروبەیەک کە پێئێژن ئۆمەڤیەکان و ئۆمەڤیەکان بە عنوان دوژمنە ئیسلام قەڵەمداد ئەکەن تا بتوانن عەباسیانی بۆ بێرن. ئەمە گزارشێکی قسەیی و چیرۆکیە تاریخیە بۆ خونجاندنەخۆ بۆ حەکە عروبە لە ئیسلامە، وەلذا بۆ خاتری ئەوەی کە ئەم دوژمنیە بمێنێت و ڕۆحە ئیسلامی لە عەرەب بدزرێت، تەمامیەتە دوژمنایەتیە ئێرانیەت و تەشەیوع لەسەر دوژمنایەتیە عەرەبیەت دائەنرێت. اتفاقێک لەگرا ئەکەفێ و اتفاقێک کە باتڵ کنەندەی شعوبیەس هەڵگیرساندنەوەیە داستانێکە کە ملیەت ئێرانی بێ ملیەت و بێ هویەت ئەکا. ملیەتێکی بەرساختە بەر ئەساسە زۆر وتن دڕندەییە مەزڵومانەیە شیعە. ئەمە دڕندەیی و زۆر وتنە مەزڵومانەیە شیعەز کە بە ئێرانیەت هویەت ئەدات، دەنا ئەمە ئێرانیەت نییە کە بە شیعیەت هویەت ئەدات. اتفاقێک لە جەریانە سەدریە کەوتگە ئبتاڵە شعوبیەس جارێکی تر لە پەیکەرە تەشەیوع و عروبە ورود ئەکاتە ناو ئیسلام و ئیسلام و عروبە تێکەڵ ئەبنەوە وەکو مەجد سەروەرانەیە قەومی دینی. ئەمە بە معنای بێشوناسکردن، بە معنای بێهویەتکردن، لە دڕی خستن، لە دەمخستن مشتە نامتعلقە هاوردەیە بنەجوولەکەی تورکە، گورجیە، ئەرمەنیە، یەهودیە، ئاسووریە، پارسیە، هندیە نامتعلقە بە سەرزەمینە کوردان کە بە ئیدەیە تەشەیوع و هویەت جعلیە ئێرانیەتیان بەرزۆ کردو. ئەمڕۆ لە اتفاقێکی تاریخیا کە کەوتگە سەدریە قەپی بەسەر شعوبیە کرد و شعوبیەی حەپەلوش کرد. دەوڵەتە یەهودە ئێرانی لە مەرگە مطلقە ئیدئۆلۆژیک بنیانی فەلسەفیە خۆیەتی. ئێرانیەت هیچ معنایەکی نییە و ئێرانیەت دۆڕەندی بە عروبە و ئەم جارە دەستەکان عروبە لە ئاستینە سەدریە هات کەسە دەرەوە. ئەگەر ئەوان پێیان وابوو بە شعوبیە دایان لە هەیکەلە ئۆمەڤیە
بولاية مطلقية فقيه بنجاو حفتي داين لبعث اشتراكي صدام حسيني امرو لبيكر الشيعية ولائية أوانا صدرية عروبي الشيعة أدا لبيكر أوان إيرانيتي كبر أساس قلم رو دولة ملتي وناسيوناليزم إيراني قركي بو پرچم داره مسلمانان جهان بي يعني روح إسلامية لعروبة بسينيتو خوي بيوتو حاكمي همان كاريك كأردوغان بنا جولك قركي بيكات للسفارشاتي كاك كردقيانا أو دتان أدمو بآخيز نامي كردان وچون يتيسر حلدان أمدو فاحش خانة بناوة دار الخلافية طهران ودار الخلافية اسطنبول واين السروبند برخواردنكي تاريخيا إسلام عروبة تيكلاو يكتري أبن وكو صاحبان يكتري كردية آزادي وسروري لجير هداية الشورش كردانا تيكلاو يكتر أبيت بو قوران قورية تاريخي ودوران ساز لزايارانا خيز كردوار سربخو بزانن أمبر هي تاريخه پایان دوران حق روح عربيت بناو إسلام توسط دو قوم برساخته يهودي مسيحي ساخته نامتعلقة بسرزمين كردان بناو تركو إيرانيته لذا دارك للروح أمانة درياغا ودولة يهود مسيحية إيراني بنما يش مليونية 40 قركيسي بيجيت إيما خاونداريتية أم موجودية إيديولوجيكية خمان بناو التشيع أكين كلا بنرة الشعوبية وهاتقة بويا مجال دروس أكن بونا ما يش بيهم تشيزان بيهم هيچو پوچ بپول كبسيجيان بدن كچاوكان إيمة تسليم كا لقدرة تشيع إيراني لشعوبيك كماهية قوميتي للدين أسينيتو تابتوانا هيكل فيزيكي عربي بيبكوشن لذا دولة إيراني هرواك لسرزمين كردانا لبش كوربريشن يهود إيراني بنمايش بو نقل الشيعة بازية لناو ميادين الشهرية إيمي بچاو توقاندبو وبخوي أيود أكثرية قاطع شيعيان إيران نشيعي أكثرية قاطعي هاز نا أكثريتي لطول حيج تاريخي كابوغا وآخيز كردوار سربخو أوي دمور الشيعة سو دولة بشرف الشيعي إيراني بال بي وأني بو سرشماري كردنا تشيع لو خاكتا دريخين بزانين تشيع لأكثريته يا لأقليته لذا دس أواب كارنفالا 40 جيران بدان 5 مليون تومن وامه بلا عوزو $100 پول إعانة وبسيج كردنا مشتي سبي ونا مشخورة بي پتيه هيچو پوچه سياهي لشكره دست آمران قدرت بونشندان هيكل لبينچوي ناسيوناليزم إيرانية حكرياغيا لبيكر عروبة تو بيدوابو بحكردنا عرب بدروس كردنا جنبش شعوبية ببرز كردنوي إسلام وبكتندنا عرب التوانيد ماهية أوان للدينيان بسري توام امرو عربية مقتدى صدرو شيعيان إراق كوال بيش شيع قديانا ودجمنايتي أميق إيوه بو حفظ موجودية إيديولوجيكية خوتان بناو إيرانية
ئەوێنن بۆیە ئەوانیش پێداگیری لەسەر عەرەبیەتە خۆیان ئەکەن دەستەکانە عروبە ئیمڕۆ لە ئاستینە سەدریگەی شیعە هاتکەسە دەرۆ دەوڵەتە ئێرانی خەلعە ئیدئۆلۆژی کریا دەوڵەتە ئێرانی خەلعە فەلسەفەی وجودی کریا دەوڵەتە ئێرانی نابود بوو دەمەوەرەکان بەچە پڕوەکان سەگە پاچەگیرەکانە دەوڵەتە ئێرانی ئیمڕۆ لە نەهایەتە حەزیزە خۆیانان و بە پێلەقەیەدا ئەکەفن حیچێکیان بەدەست و نەماگە و ئەمە ئاغاز نابودیە ئەم فتنەیە گەورەیە 300 ساڵەیە نظام سوڵتە لە سەرزەمینە کوردان بوو و ئێمە لە خاص بڕهەیەکی تاریخیە هاتین تەشەیوع بەرساختە بۆ جوداکردنە جسمیەتە عروبە لە ڕۆحە ئیسلامی شکستی خوارد وا لە ئاستینە سەدریەوە ئیسلامیەتە شیعە وعروبة يكي قرتوا لذا تداوم دشمنايتي عربية نابودية مطلق إيرانيتي حبشوينو لم سرو بندو أوزاعان يارانا خيز كردوار سربخو دبي بزانن تمامي السقكان دولة إيراني أقمار كان دولة إيرانية دس پروردية نظام السلطة لم تزاد قدرة لمنطقة الشركة حكومته مرگ سیاسی کردگە حلیم کوردستان بەرساختە لەبەرەیە دەوڵەتە ئێرانی تا حەزیز مطلق خۆی تا نابودی مطلق خۆی ئەڕوات و دەوڵەتە ئێرانی کارتە تەک بە تەکە بەچکەکانی بۆ حەفزە فەلسەفەی وجودی خۆی و ئیدئۆلۆژیە خۆی خەرجەکە وەلەم بەرە ئاخێزە کوردەوار سەربەخۆ تێڵێت حەق بە حەقدار بگات و عروبە و ئیسلامیەت یەک بگرنەوە و کوردیەت و ئازادی و سەروەریش لەسەر جێگەی خۆیە لە سەرزەمینە کوردانە و لە کەلەن کوردەوارە دووبارە بدرەوشێتەوە لەسەر ڕابردووی خۆی هەستێنێتەوە لای ئێوە خۆش